وەک نەریتێک هاوڵاتیان لە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزدا ڕوودەکەنە گۆڕستانەکان بۆ سەرمەزاری مردوەکانیان بۆ نزا و پاڕانەوە، دواتریش گەڕان و جەژنە پیرۆزە دەست پێ دەکات. ئەگەرچی کۆڵان و گەڕەکەکان خاڵی نەبوون لە هاوڵاتیان بۆ پیرۆزباییکردن لە یەک، بەڵام وەک هاوڵاتیان دەڵێن جەژنی ئەمساڵ ساردێکی پێوە دیارە و ئەوەش بەهۆی قەیرانی دارایی و سیاسیەوەیە. وەڵام ئەم جەژنە فەرقیە بوو لەگەڵ جەژنەکانی کە بە حکمیەوەی موچەکەم بوو داهات کەم بوو، ئەو کێشانە هەبوو. ئەم جەژنەکەمان لەخواوە باش بوو لەخواوە زێبێ باش حەمد سەنا بەخوای گەورە هەرچەندەوە بن ئەم قەیرانی دارایی و تۆزە خەبەڵی خەڵکەکەن باش نییە، بەڵام باشە لەگەڵەوەش حەمد سەنا بەخوای گەورە. هاوڵاتیان لە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزاندا داوای تەبایی و یەکریزی و ڕێکەوتنی نێوان لایەنە سیاسیەکان دەکەن بۆ کۆتایی هێنان بە قەیرانە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا. بادارم ئەم جەژنە بێتە هۆی ئاژبوونەوەی هەموو لایەنە سیاسیەکان و کۆتایی بەم قەیرانە چەقبەستووە بێنن لە کوردستانە و ئاشتی و ئارامی بۆ کوردستان بگەڕێتەوە و میلەتەکەمان لەم نەهامەتی و لەم گرانی و قاتوخوری ڕزگاری بێ ئینشاءالله. ئاواتیشمانەوەیە لایەنەکان تەبابن و ئاشتی بگەڕێنەوە بۆ ناو خەڵک، هیوا بگێڕنەوە بە ناو دڵی خەڵک، هیوا بگێڕنەوە بۆ گەلی کورد. ئەو ناتەبایی و ناڕێکی لە ناو ڕیزەکانی کووردا هەیە یەک خرێتەوە و ئێمەش ئاواتمانەوەیە وەکو وڵاتان وەکو گەلانی دنیا بەخۆشی جەژن بکەین و بەخۆشی بژین. ئەمساڵ لە کاتێکدا جەژنی ڕەمەزان دەکرێتەوە جگە لە قەیرانی دارایی کە ماوەی 2 ساڵە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە، ئەوە قەیرانی سیاسی و ناکۆکی نێوان لایەنە سیاسیەکانیشی هاتۆتە سەر، بۆیە هاوڵاتیان داوای گەڕانەوەی هیوا و ڕێکەوتنی نێوان هێزە سیاسیەکانی کوردستان دەکەن. هەمیشە جەژن و بۆنەکان دەبێتە دەرفەتێک بۆ لێک نزیک بوونەوە ئاشتەوایی. لەم جەژنەدا هاوڵاتیان داوا لە لایەنە سیاسیەکان دەکەن هاوشێوەی ئەوان دەسەملانی یەکتر بن و کۆتایی بە قەیرانی سیاسی و ئەو چەقبەسوویە سیاسی بێنن کە هەرێمی کوردستانی پێدا تێپەڕ دەبێت. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.